سەرۆک مامجلال لەگەڵەوەی کە سیاسەتی حاکیمانەی کردووە لە تەواوی عێراق لە هەرێمی کوردستان و لە تەواوی جیهاندا لە تەواوی دنیادا، بەڵام ئەتوانین بڵێن ڕۆڵی سەرۆک مامجلال لە بواری وەرزشیشدا هیچی کەمتر نییە لە بواری سیاست لە سەرجەم بوار و کایەکانی دیکە کە سەرۆک مامجلال خزمەتێکی بەرچاوی لە سەرجەم کایەکاندا کردووە. سەرۆک مامجلال گرنگی تەواوی بە وەرزشەوانان، سەرگرنگی تەواوی بە یانەکانی وەرزشی داوە لە سەرجەم کاتەکاندا و بەردەوام یاریزانەکانی بە پێشمەرگە ناساندووەوە وتوێتی یاریزانەکان بە جۆرێک لە جۆرەکان وەکو پێشمەرگە ئەوانیش خەباتەکان بۆ نیشتیمانەکەیان. گفتوگوی زیاترەکەین لەسەر گرنگیدانی سەرۆک مامجلال بە بواری وەرزشی وەک سەرجەم کایەکانی دیکە لەگەڵ زۆر بەڕێز خات و لەیلا محەممەد ئەمین جێگری سەرۆکی لیژنەی وەرزشی ژنانی عێراق. خات و لەیلا سڵاوت لێبێ بەخێر. خات و لەیلا با بۆ دەست پێ بکەین ڕۆڵ و گرنگی سەرۆک مامجلال لە بواری وەرزشیدا چی بووە؟ سەرەتا سەری ڕێزنەوازش بۆ ڕۆحی پاکی سەرکردی مەزنمان مامجلال بەداخەوە ئێمە بەڕاستی وەرزش لە دوای نەمانی مامجلال هەسمان کرد فەراغێکی گەورە دروست بووە، چکە هەرچەندە ئەو سەرکردەیەکی گەورە بووە، سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەمان کات سەرۆکی کۆماری عێراق بووە، بەڵام ئەوانە نەبوون بە ڕێگری بۆ ئەوی کە بواری وەرزش فەرامۆش بکە. هەموو کات لە دوای ڕاپەڕینەوە هەباڵ مامجلال دەستی کردو بەوەی کە ڕۆڵی هەبێت لە پێشخستنی وەرزشە. لەبەرەوە هەرزوو ئێمە وەکو وەرزشکاران لە شاری سلەیمانی بە تایبەتی لە سەرەتایە کە دوو یانەی وەرزشی هەبوو، یانەی وەرزشی سلەیمانی و سیروانی نوێ، سەرەتاوە دانیشتین کردو لەگەڵ دەستەی کارگەڕی ئەو یانانە، زانیاری تەواوی وەرگرتووە. هەرچەندە خۆشی کە لەگەڵی دانیشتوین ئێمە چەند جارێک من وەکو کادرانی ژنان لەگەڵی دانیشتین، جگەلەوەی کە دەستەی کارگەڕی هەردوویانی کۆکردەوە ئێمەشی بە تایبەتی بڵان کردەوە کە ژنان، چکە زۆر پێی خۆش بووە کە پشتیوانی تەواوی کچان و ژنان بێ بۆ پێشخستنی وەرزش. زۆر باش لەسەر خەمخۆری بەڕێزیان بۆ وەرزشی کچان و ژنان زیاتر گفتوگۆکەین، بەڵام با لە ئێستاە بە شێوەیەکی گشتیتر لەسەر وەرزش قسە بکەین. بەڕێزیان ڕۆڵیان هەبوو لەوەی کە بۆ منە یاریگا وەرزشیەکان نۆژەن بکرێتەوە، دیداری ڕاستەوە خۆیان هەبوو لەگەڵ وەرزشکارەکان، خەمی پێداویستی پزیشکیەکانی وەرزشکارانیان ئەخوا. پێم خۆشە بەڕێزت بە حکمی ئەوەی کە لە نزیکیشەوە مامجلالت بینی و باسی ئەوە بکەی خەمخۆریەکانی بە شێوەی گشتی چۆن باسی ئەەکەی بەڕێزت؟ بەڵێ وەکو ئاماژەم پێەیە سەرەتا کە دوای ڕاپەڕین خۆ دەزانی کوردستان بارودۆخێکی تایبەتی هەبوو، هیچ شتێ لە شوێنی خۆیانە بوو. ئێمە وەکو وەرزش لە پێش ڕاپەڕین وەرزشێکمانە کرد وەکو پێویست نەبوو، نەمانەتوانی بەرەو پێشەوە بڕین، نەمانەتوانی هەنگاوی باش بنین لەبەرەوەی کە ترسێکە بوو. بەڵام لە دوای ڕاپەڕین کە دەستمان کرد بەوەی کە لیژنەیەکی باڵای وەرزشی هەبوو، لیژنە باڵاوەرشێکە وردە دەستی کرد بە کارکردن. یەکەم هەنگاوی خالی خۆشبوو هەواڵی بەڕێز مامجلال ئەو بوو کە ئێمە دەستکەین بەوەی کە لیژنەی ئۆڵمپی کوردستانی بنیاد بنین. ئەم لیژنەی ئۆڵمپیە تۆ وەکو هەمووتان نەزانن هەموو وەرزش کۆ کاتەوە، هەموو یەکە وەرزشەکان کۆ کاتەوە، هەموو کیانە وەرزشەکان کۆ کاتەوە، چکە ئێمە وەرزش یەک بوار نییە، وەرزش چەنەها جۆر یاریە خۆتان بەڕێستان نەزانن. لەبەرەوە هەنگاوی یەکەم مبادەری بەڕێزیانەوە بوو کە لیژنەی ئۆڵمپی دابمەزرێنی، بێگومانەوە بوو لە ساڵی 1995 لە شاری سلەیمانی لە ماوەی 3 ڕۆژە کۆنگرە بەسترا بۆ سەرتاسەری کوردستان و لیژنەی ئۆڵمپی کوردستانی دامەزرێنرا و چەند کادرێکی وەرزشی داخلی ناو لیژنەی ئۆڵمپی کوردستانی بوون. ئەمە هەنگاوێکی زۆر گەورە بوو بۆ ئێمە، ئەنجا یەکێتی وەرزشەکان دامەزرێنرا هەمووی بە پشتیوانی هەواڵی بەڕێز مامجلال کە وتی من پشتیوانی تەواوی وەرزشەکەم سەرەتا کە ئەوە بردیشێ سەر و هەر کاتێک کە کادرانی وەرزشی هەنگاوی ئەوەمان نابێ هەواڵ مامجلالمان بینی بێ بەگشتی یان وەکو کچان و ژنان ئێمە توانیمانە لە نزیکە و لەگەڵی دانیشتین و باسی کەم و کوڕەکانی وەرزش بکەین. بەڵێ خات و لەیلا سەرۆک مامجلال ئەوەندە وەرزشکار و وەرزشکارانی خۆشویستووە، ئەوەندە گرنگی بە وەرزشکاران داوە کە وەرزشکارانی وەک پێشمەرگە ناساندووە. هەر ئەم بۆیە بڕیار ئەدات سەرۆک مامجلال کە سەرجەم وەرزشکارانی کوردستان، سەرجەم وەرزشکارانی سلێمانی هەرچ پشکنینیەک، هەر نەشتەرگەریەک، هەر چارەسەرێکیان بوێ لە نەخۆشخانەی شۆڕەش بێ بەرامبەر بۆیان ئەنجام بدێت. ئەگەر زانیاری زیاترمان بیتە لەسەر هەواڵ مامجلال بەڕاستین یعنی وەصف ناکرێت چ ڕۆڵێکی بینی بۆ پێشخستنی وەرزش. یەکێ لەو بڕیارانی کە دەری کرد ئەوە بوو کە وەرزشکار پێشمەرگەیەکی ون بووە، وەرزشکار لە زەمانێکە و لە سەردەمێکە خزمەتی وەرزشی کردوتوانی وێتی ناوی
کوردستان یان ناوی یاریزانێکی کورد بەرز کاتەوانێک کە ترس هەبووە کە نەمانتوانی وەکو پێیز بکەین بەڵام ئەو توێتی کە ئەمە پێشمەرگەیە بووە لە ناو شارە خەباتی کردووە لەبەرەوە پێویستە ئێستا خزمەت بکرێ کارتێکی تایبەتیان دروست کرد بۆ ئەو کەسانی کە وەرزشکارن چوونەتە تەمەنەوە یا ئەگەر گەنج بێ ئەگەر پیر بێ پێویستی بە نەشتەرگەری هەبێ پێویستی بە چارەسەر هەبێ کە نابێت دەرگای ئەو شوێنە بە تایبەتی نەخۆشخانەی شۆڕشی لێدا بکرێ و ئەبێ هەر کاتێویستی لەوێ چارەسەر بکرێ ئەمە شتێکی زۆر گەورە بۆ وەرزشکاران بێزگەلەوەی کە هەوڵیاوە لە لایەنەکانی کەسا هاوکارمان بێ من خۆم لە نزیکەوە ئەمەوێ ئاماژە بڵم کە لە دانیشتێکمانە لەگەڵ بەڕێزیانە وەکو دەستەی کارگەڕی من ئەندامی دەستەی کارگەڕی یانی وەرشی سیروانی ئەو کاتە بووم چینە خزمەت بە ڕێزیان داوام لێکرد وەکو سەرپەرشتیاری تیپەکانی کچان کە هاوکارمان بێت چونکە بەڕاستی وەرزش ئێستا و ئەو کاتانش و ئێستا زیاتر بە پشتیوانی مادی و معنەوی ئەڕوا بەڕێوە هەر شتێکم بۆ باس کرد وتی هەمووی جێبەجێکرێ بنمونە من داوای یاریگای پەروەردەم کرد کە لە گەڕێکی چوارباخەوتم لە بەرەوەی کچەکانمان ئێمە تیپی زۆرمان هەیە شوێنێکمان نییە کە وەکو پێویست بۆ کچان بێ وتی بەسەر چاو بۆ جێبەجێەکەم و لەو کاتەیە کە تەلەفۆن زۆر کەم بوو هەر نۆرماڵ هەبوو یەکسەر بڕیاریە کە تەلەفۆنێکیش بۆ شوێنەدا بین کرێ لە بەرەوەی کە پەیوەندی ئێمە و کە سوکاری کچان مباشر بێ لەو شوێنەوە و دەرگای داخراو بێ بۆ کچان یعنی ئەوانە ئەو ڕۆڵانە هەرگیز لە یاد ناکرێ بەڕاستی کە زۆر سوودمان لێ وەرگرت بەڕێزیان بەردەوام دەیاوایان ئەکردکەی ڕۆحی وەرزشی لەنەو هەمووانە هەبێت و تەنانەت ڕنگ بداتەوە لە بواری سیاسەتە ئەم یەکتر قبولکردنە چ شتێکی دیکەی مام جەلال هەیە یاخود بۆ نمونە چ دیمەنێکی دیکەی مام جەلال هەیە وەکو خزمەتیان بۆ وەرزش کە ئێستاش کە ئێستایە لە یادی بەڕێزت مابێتەوە هەواڵ مام جەلال کە تا ئەنیشتین لەگەڵیا دانیشتێکی زۆر ساکاران دانیشتین لەگەڵیا یعنی هاتە دنیایەکەوە کە وەکو خۆمان لە قسەی خۆش لە پێکەنین لە باسی یعنی ماشەڵڵا یعنی چیرۆکی زۆر کۆنی لەلا بوو هەمووی بۆ بازەکردین بە پێکەنینەوە بنمونە لە ساڵی 2000 ئێمە لە مانگی ڕەمەزانە بوو داوەتی کردین بۆ ئێوارەخوانێک دەستەی کارگەڕیانی وەرشی سیروانی ئەو کاتە و سلەیمانی بە نیو سەعات سێ چارەک پێش بانگی ئێوارە و یعنی بەربانگ لەگەڵی دانیشتین هەردوو ئیدارەی نادیەکە من تاکە ژن بووم لەگەڵیانە زۆر احتیمامی بە قسەکردنەیە کە ڕووی ئەکردە من زۆر حەزیە کرد لەو هەر لەو کاتە پیشانیە کە ئەوێ پشتیوانی تەواوی وەرزش بێ بە گشتی و کچان بە تایبەتی یعنی دانیشتەکەی وا لێ کرد بوو دووری خسبۆ لە هەموو شتێ ئێمە باسی سیاست نەکەین باسی ئەوە بکەین ئەو وڵاتانی کە ناوێکی بچووکیان هەیە کە زۆر بەمان نازانین ئەو وڵاتە کەوتۆتە کوێوە بەڵام بەهۆی یاریزانێکەوە ئاڵاکەی هەڵکراوە لە ئۆڵمپیاتی جیهانە ئاڵاکەی هەڵکراوە لە مەحفەلە ڕاضیەکانە ئەی ئێمە بۆ نەتوانین ئەوە بکەین ئەی ئێوە گەر یاریزانی باشتان هەیە ئێمە بۆ پشتیوانیان نەبین کە ئەو یاریزانانە زیاتر و زیاتر بەرەو پێشەوە بەرین بتوانین ڕۆژێک لە ڕۆژانی یعنی یەکێ بوو لە ئاواتەکانی هیوادارم ئەو ئاواتە هەربێتە دی ڕۆژێک لە ڕۆژان ئاڵای پیرۆزی کوردستان لە وڵاتانە بەرزکەینەوە الحەمدوللا ئێستا ئێمە ئەو هەنگاوانە وای کرد کە بە ڕێزان بێ بە پشتیوانی بۆمان چکە بەڕاستی سوودمان لە پشتیوانیەکانی وەرگر ئەگەر معنەوی بوو بێ ئەگەر مادیەکی زۆر باش هاوکاری کردی لەو زەمانەیە توانیمان ئێمە زیاتر بایەق بە تیپەکانمان بین بە تایبەتی من وەکو خۆم کە ئەو سەردەمە لە یانەکانە کارمەکرد لە لیژنەی ئۆڵمپی کوردستانی کارمەکرد دەستکراوە بوون بۆمان توانیمانە بۆ پشتیوانیانە تیپەکانی کچانمان کە من باسیەکەم زیاتر بەرەو پێشەوەی بەرین و ڕەنگانەوە کەشی ئێستا دیارە کچەکانمان لە چ ئاستێکان لەسەر ئاستی عێراق لەیلا خان گفتوگۆکەی ئێمە لەگەڵ بەڕێزت بەردەوامی دەبێت بەڵام ئەمڕۆ لە ساڵیادی کۆچی دوایی مام جەلال لە شاری بەغدادیش مەراسمێک سازەکرێت هاوکارمان سەرکۆ لەسەر مەراسمەکە لە بەغدادەوە زیاتر زانیاریمان پێشکەش ئەکات سەرکۆ سڵاوی لێبێ بەیانیت باش لەسەر ئەم مەراسمە زانیاریەکان چی هەیە فەرموو بەڵێ سڵاوتان لێبێ بەیانیتان باش من ئێستا لە شاری بەغدا و ڕاستەخۆ لەگەڵتانام کامڕۆ سێدا 6 ساڵ تێپەڕە بێ بەسەر کۆچی دوایی سەرۆک مام جەلال لە ڕۆحی شاد بێت سەرۆک مام جەلال پیاوێکی مەزن کاریزما لە پێشمەرگایەتیەوە بۆ سەرۆکایەتی و هەروەها پارێزەرێکی خاک و نیشتیمان بوو هەمیشە کەسایەتی مام جەلال کەسایەتیەک بوو کە نەک بنها بۆ کورد بەڵکو بۆ عێراق بەگشتی بوو
لا پێشمەرگایەتیەوە بە سۆرە کۆمار هاتە ئێرە تاوەکو بتوانێت هەرچی ئەو حیزبانەی لێرەن ئەو دەسەڵاتانەی لێرەن جارێکی تر لەژێر چەتری ئاشتی و دیموکراسیا کۆیان بکاتەوە بتوانێت عێراقێکی دیموکراس و ئاشتی پێک بهێنێت. ئێمە ئەمڕۆ لێرەین کە ئەم ساڵەزانین لە یادەکەیان لە شاری سلێمانی و شاری بەغداد و نەجەف بەڕێوە ئەچێت. ئەمە مەراسیمێکی تایبەتە بێ بە میوانداری کۆمەڵی لە سەرکردەکان و کەسانی بەناوبانگ و ئەو کەسانەشی کە بانگەشتکراون بۆێرە لە مەراسیمەکە ئامادە ئەبن و لە هەمان کاتیشا ئێمە ئەمڕۆ زیاتر زانیاری وەرەگرین لەسەر مەراسیمەکە. من ئێستا لە شاری بەغدادم لەو هۆڵێکە مەراسیمەکەی دواترتیە بەڕێواچێ ئێستا زۆر بەڕێز دکتۆر محەممەد سابیرمان لەگەڵایە وەکو باڵوێز و دامەزراوەی سەرۆک جەلال تاڵەبانی کە بەڕێزیان ئێستا لەگەڵ نا دکتۆر ژیان سڵاو لێبێ و بەیانی باش. بەیانی تۆش باش. سپاس بۆ ئامادەبوون. سپاسی ئێوە شەکەم کەەوە ئەم فرسەتتان ڕخسان هیچ نەبێت دەربارەی یادی 6 ساڵی مام جەلال قسە بکەین. زۆر سپاس دکتۆر جان بەر لێ بچینە لای ئامادەکاریەکان و بەر لێ بچینە لای ئەوەی کە ئەم ساڵ جیاوازترە پەیامی تۆ چیە لەم ڕۆژە؟ پایمە من بەڕێی من لەسەر ئەوە هاتووە لەسەر ڕێبازەکەی مام جەلالەوەیەت کە مام جەلال وەکو خۆشی ئاماژەت پێکرد کارزمایەک بوو کە وێنەی نییە بوێنە بوو لە هەموو بوارەکانە بۆیە ئەم ساڵیش خۆتان نەزانین سەرچە قەیرانێکی هەم دارایی هەیە لە کوردستان هەم قەیرانێکی سیاسی هەیە لە کوردستان هەن لە عراقیشە. پێم من ئەوەیە کە ئەم یادا هەرچەند یادێکی ناخۆشە مەساتە بە نسبەت گەلی کورد و ئێمەمانانەوانێ بکەینە ئەوەی کەوا هەمومان هار بدات ئەو مام جەلال ئەو ڕێبازەی کە هەی بووە کە هەمیشە هەوڵی ئەوەی داوە بۆ ئاشتەوایی لە ناو کۆم پێکاتەکانی عراقا بۆ ئاشتەوانی لەگەڵ یەکترا ئەم یادە بکەن بە یادی تەبایی و یەک ریزی میلەتی کورد بدە بە پلەی یەکەم لەگەڵ لە نێوان هەموو پارتە سیاسیەکانی کوردستانە هەروەها یادی تەبایی وەکو ئارامی لە هەموو عێراقا لە ناو هەموو ئەحزابە سیاسیەکانی عێراقا بۆ ئەوەی لەلایەکەوانێ کورد وەکو بە یەکگرتووی جوانە بە یەکگرتی ئەتوانێت دەستکەوتەکانی زیاتر بەدێنێن و ئەو چێشانش لە بینە حکوومەتی هەریەم و بەغدایە بە یەکگرتووی ئەتوانین چارەسەری بۆ دۆزۆن لە لایەکی تریشەوە عێراقیش ئەگەر عێراقێکی مستەقر بێت ئەتوانێت شوێنی خۆی بکاتەوە. عێراق چونکە یەکێکە لە وڵاتە گەورەکان لە شەرقی ئەوسەتا ئەتوانین ڕۆڵەشی گەورە ببینێ ڕۆڵ وەکو چۆن لەمە بەریژ ڕۆڵی گەورەی بینەوە لە فترەتەکانی تاریخیە. بۆیە بە پایان من ئەوەیە کە ئەم یادە بکەین بە یادی ئاشتەوایی یادی ئاشبوونەوە لەگەڵ هەموو توێژوچینەکانی کۆمەڵی هەم کوردستان هەم عێراق. زۆر باشە دکتۆرە زانین ئەم ساڵ کە یادەکە جیاوازتر لە ساڵانی پێشووتر لە شاری سلەیمانی کە ئێستا لەگەڵ جەنابتانە گفتوگۆکەین ئەزانی کە لە مەزارەکەش خەڵکانێکی زۆر لەوێ کۆبوونەتەوە بۆی کە جارێکی تر پەیامی خۆیان بۆ سەرۆک مام جەلال دووپاتکەنەوە ئەرزانی لە شاری بەغدا کە ئێستا ئێمە گفتوگۆکەین ئامادەکاریەکانەکرێ بۆی کە لە کاتژمێر چوارە مەراسیمێکی تایبەت بەڕێوە بچێ و بەیانیش لە شاری نەجەف ئەم ساڵ ئامادەکاریەکان بۆچی بەم شێوازە بەڕێوە بێگومان مام جەلال هەرچی بۆ بکرێت هەرچی بۆ بکرێت کەمە و بەتاخەوە تاکوی سێمە نەمەتوانە شتێ بکەین غەدرمە لە مام جەلال زۆر کردووە هیوادارین لەمە دووە بتوانێت ئەو غەدرانەی کە لێمان کردووە ئەوە 6 ساڵ تێپەڕەکە تا ئێستاش من بەڕێی من شتێکی ئۆتۆمان بۆ مام جەلال نەکردووە بەسەر وەفاتە هیچ نەبێ وەکوڵێ قەرەبووی ئەو غەدرانە بکەینەوە لەمە دووە لەمە دواوە ئێمە وەکو دامەزراوی مام جەلال چیمان پێ بکرێ لە پێناوی ڕێبازی مام جەلال لە پێناوی بیر و باوەڕی مام جەلال لە پێناوی ڕێبازەکەیان لەبێ ئەوی ئەو شتانی کە ئەو هەوڵی بۆ دان و خەبە هەموو ژیانی لە پێناوە لە تەرخان کردەوە وەکو مەسەلی مافی ملەتی کورد و مافی چارە خۆنووسین و هەروە وەکو ئاشتەوایی وەکو بەدێنانی هەموو بڵین یەکسانی لە نیوە کۆمەڵە لە لە ژن و پیاوە مافی مرۆڤە لە مەسلەی ژینگەیە ئەمانە هەموو هەوڵی ئەوە بدەین هیچ نەبێت تۆزێک نزیک بینەوە لە ڕێبازەکەی مام جەلال ئەوە بەشێکی گەورەیە بەنسبەت ئەم ساڵیشەوە ویستمان تۆزی جیاواز بێ ساڵی پار لە هەولێ کردمان پایتەختی هەرێمی کوردستان ئەم ساڵ لە بەغدا چونکە بەغدا پایتەختی حکوومەتی فیدراڵی عێراقا بەغدا شوێنێکی مهمە هەموو سەفارەتەکان و هەموو منەظەماتی بڵێن ئومەمی متحیدە و لایەنەکانی تر هەموو لێرە هەموو ئەحزابە سیاسەکانی عێراق لێرە حکوومەت لێرەیە لەبەرەوە گرنگیشی یەکجار زۆری هەیە مقارنتەن بە بەراورد بە محافەزەتەکانی تر من ناڵە
محافظەتەکانی تر شەڵا لە ساڵانی داهاتووە لەو محافظاتانش ئەیکەینەوانێ لە هەمان کاتیش مامجلال بەغداتی زۆر خۆشتووە ماوەیەکی ژیانی زۆری لە بەغدا بەسەر بردووە بە تایبەتی لە سەرەتای پەنجاکانەوە هەتا نیهایەتی پەنجاکان لە هەروە لە سەرەتای شەستەکانە هەروە لە حەفتاکانە ومامجلال بەڕاستی بەغدای خۆشەویست هەموو جارێ ئەو شعرەی کە جەواهیری بۆ بەغدای وتۆ ئەو خۆی ئەیوتەوانێ بۆیە بە پێویستمان ساڵی کام ساڵ حەقی خۆی بێنە و سەرۆکۆماری عێراق بۆ لە 2005 یەکەم سەرۆکۆماری عێراق کە بە هەڵبژاردن لە پەرلەمانە دموکراتیانە هەڵبژێراوە پێمان باش بوو کام ساڵ لە بەغدا بیکەینەوانێ بۆ ئەوەی هەم گرنگجێکی زیاتری پێ بدرێت و هەموو کەسێک مامجلال لای هەموو کەسێک ڕێزی هەیە بە خۆڕایی نەبووە مەرجەی عەلای ئیسلامی ناونەوە سەمامی ئەمان و خۆشەویستی مامجلال دڵی هەموو تاکێکی عێراقیایە چونکە مامجلال بۆ هەموو کەسێ ئیشی کردووە بەلای مهم نەبوو ئەمە مەسونیە ئەمە شیعیە ئەمە کوردە بەلایەوە گرنگەوە بووەکەوە بۆ هەموو کەسێک چین تۆژەکانی کۆمەلگای عێراق و عێراقێکی بەهێز و فیدرال بێتەکایەوە لە سێبەری ئەو عێراقیشە ملەتی ئەمە بە مافی شارەنووسی خۆی بگات و بە حکومی سەرچێکە ئەمە لەو مافی شارەنووسمان لە چوارچەوەی حکومێکی فیدرالیە داڕشتووە کە ئەوانە بەرەو پێشەوە گەشەی پێ بدەین و عێراق بگەینەوە ئەو پلەپایی کە لە وڵاتانی شەرقی ئەوسەتەوە لە دنیای هەیەتی وە کوردیش بە هەمان شێوە بگەینە پلێشی باڵاتر و زیاتر ئامانج و ڕۆڵی ئامانجەکانی بێتە تو ڕۆژ ببینە لە سیاسەتی ئیستای عێراقا. دکتۆر زۆر کاتە بینین سیاست مەدارەکانی عێراق هەمیشە لە هەر کۆڕێکە لە هەر کۆبوونەوەیەکی گەورەیە بێ لە هەر بوارێکی جیاوازە بێ سەرۆک مامجلال بە نموناهێنەوە هەمیشە باسیەوەکەن سەرۆک مامجلال چەترێکی ئاشتەوایی بۆ عێراق سەرۆک مامجلال هەر کاتێک کێشەیەک وایە سەرەتا بە چەند قسێکی خۆش دەسی پێ کرد و کێشەکەی چارەسەرە کرد ئەوەی کە تۆ لە نزیکەوە بەر ئەم سیاست مەدارانە کەوتوی لە عێراق و کام ڕۆژیان زۆر بیان ئامادە ئابن تا چەند وا ئەزانن کە ئەبێ بەردەوامی هەبێ لەسەر ڕێبازەکەی مامون بتوانن کار لەسەر و بابەتانە بکەن بەتەشی دەبێ وا بکەین وەکو خۆ دوتت کە لەناو من لە مانگی یەکە وەکو وەفدێکی زامەزرەوە هاتین بۆ ئێرە تقریبا 32 لایەنمان بینی لە هەم لە سەفارەتەکان هەم لە شخصیات و کەسایەتە سیاسەکانی ئێرە باوەڕەکەی احترام و پایی مامجلال لای ئەمان زیاتر وەکو لەلایەن من نەڵم لەلایەن تاکەکانی کوردەوانێ لە سلێمانی یان لە شوێنەکانی ترە لەبەرەوە مامجلال مەکانەتێکی هەیە کە شخصێکە بەڕای من لە هەموو شتێکە لە لوتکەیە بووە شخصێکە کاریزمای وا نابێتەوە بۆیە هەموو ئەمانە قەرزاری مامجلالن کورد قەرزارێتی عەرەب قەرزارێتی هەموو بڵین میلەتەکانی ژێردەسە و چەوسە وارە قەرزارێتی چونکە مامجلال هەموو ژیانی بۆ تەرخان کردووە هیچ درەغی نەکردووە لە هیچ کەسێک لە هیچ لایەنێک قەت درەغینەوە لە بینی ئاینەکانە نەکردو بڵێن ئەمە مەسیحیان ئەمە ئیسلامە یان ئەمە کوردیان نێزیدیاوانە یان هەروەها ئەمە عەرەبە یان سوننەیە بە یەک چاوسەری هەموو لایش کردووە ئیشی بۆ هەموو لایە کردووە هەر کەسێ پێویستی بە یارمەتی و هەتا دوژمنەکانی کە پێویستی بە یارمەتی بووە مامجلال دەسلێتەوە بۆ نمونە خۆتان باشە زانیکەوە مامجلال سەدام حوسێن چەندی عەفوی کرد و لە هەموو ئەوانە کە تەنها کەسێکی بە دەرکرد لەو عەفوانەی کە خۆی ئەیگرێتەوانێ مامجلال بوو بەڵام کە کاتێک مامجلال کە سەرۆکۆمار بوو کە سەدام با بڵێن حکمی ئەعدامی دەرا ئەو شتانە لە ڕاستیە ئیمزای نەکرد کە ئەعدام بکرێت و ئەو شتانە جگە لەوەی کەەوە خۆی ئەندامی سوشالیست ئینتەرناشنەوە ساکوی جێگری بڵین سەرۆشی سوشال ئینتەرناشنال بوو کەەوە نابێ ئەعدام کرێ بەڵام خۆی ئەوە لە هی خۆیەوە بوو ئەیتوانی کە ئیمزایشی کە ئەو هەموو غەدرێکی لە میلەتی کورد و جنۆسایتی بەرامبەر بە میلەتی کورد و هەتا بەدان شخصی مامجلالیش کرد بەڵام مامجلال بوو لە بەرەوەگوێی بەوە نەدا هینی ئەوەی نەکرد کە ئەعدامی بکات و حکمی ئەعدام بە ئیمزای ئەو بێت و ئەو شتانە تارق عەزیز چەندین جار شەڕیان بۆ لە وتوێژ و شتەکانە و قسەی مەسەڵەن تارق عەزیز قسەی کرد خۆ مامجلال لە وەختێکە هەر شوێنەکە بووان هیچ قسەیە بەسەریەوە بڕوە لە مفاوەزاتەکانی ساڵەکانی هەشتاسیەوە کە دانیشتووە تارق عەزیز قسەیەکی بەرزەکات ینی لە جێی خۆی مامجلال
هەموو شتە گەورەکانی بەسەر مێزەکەی ئەچێت دەرەوە بە هزار حەڵەیەنەوەوانە و ئەنوای ئەتیزاری بوێنەوە سەدام خۆی ئەتیزاری بوێنێتەوانێ مامجەلا و مامجەلالەیە بەشی بەس بەڵام ئەو تاریق عزیزە لە هین بوو کە لە سجن بوو ئەزانی حەزی لە سیگارە هەموو تقریبا هەفتەیە پاکەتە سیگاری بۆ نردوو بۆ بردسەوە مع العلمەوەنا لە کاتێکا دژمنی سەرسەختی ملەتی کورد بوو خاوەنی جینۆساید بوون خاوەنی ئەنفال بوون هەروەها لە هەمان کاتی شامان جەلال جێ نابەوەی کە چیان کردووە و تاوانانە کردووە کە ئەوان وەکو ئیساچێکە لە زیندانا بوون وەکو وتم بۆ تاریق عزیز هەموو جارێ پایە بۆ سەدام حوسێن ئیمزای لەسەر ناکرد یعنی ئەو مامجەلال بوو مامجەلال کەسانێکە کە نوێنەی نابێتەوانێ لەبەریەوە هەمومان قەرزارین وەکو کورد قەرزارین وەکو عەرەب قەرزارین وەکو کەسایەتە سیاسەکان قەرزارین لەبەرەوە بێ هەمومان لاسای مامجەلال بکەینەوانێ هیچ نەبێت تۆزەلەوە فێربین بۆ چارەسەرکردنی وەکو خۆت پێوتێت من ئەو وەختانەی لە وەزارەتی خارجی بووم ئەم بینی ناکۆشی لە نیوان هێزە سیاسەکانە چ لە ناو شیعەیە چ لە ناو سنەیە چ لە ناو کوردە وا بوو قسەیان لە بە تەلەفۆن نیانە قسەیان لەگەڵ یەکترا دانانیشتن لەگەڵیانە چوو لە ماڵەکەی خۆی لە جادرێ هەمویانی داوەتە کردو لەسەر یەک مەزی کۆر کردوون بە دوون و کتە و قسە خۆش و هەموو شتێکی کردو نانشی شێدانێ و هەمووشی پاش ئەوەی سعاتێک دانیشتن ساعت و نیەک دانیشتن هەمووشێ ئەڕۆشن دڵی هەمویانی ڕازیە کرد هەمویان بەیەکەوە کۆ کردوانێ ئەو بەسەڵەکەی کە لە ناویانە بۆ ئەیشکان و بۆ چارەسەرکردنی چێشکان بن بڕوام وایە ئەگەر مامجەلال لە ژیانە بواە ئەم قەیرانانەکەی ساچی ئەو کە هەیە لە بینی حکومەتی هەرێم و لە بینی حکومەتی فیدراڵە و هەروەها و قەیرانی ئابوووریانەی کە هەیە لە کوردستانە یان ئەوەی کە لە عێراقا هەیە ئەوانە هیچی بەم شێوەی نابوو مامجەلال بە حکمەت و بە زیرەکی خۆی و ئەو شتانی هەموو حەلەکرد بەداخەوە لە جسمە چووکە شوێنی پڕ نابێتەوە بەڵام هەوڵە دەینێوان تێن گەولەوە قەت ئەو کەلێنە پڕ نابێتەوە بەڵام هیچ نەبێ بەلای کەمەوانێ حەقای ئەمەش قەرەبووی بکەینەوانێ بەلاکە دکتۆر ئەمە لەسەر ئاستی عێراق بەگشتی بۆ کورد و بۆ عێراقیەکان بەگشتی ئەزانی سەرۆک مامجەلال بۆ وڵاتانی دراوسێش بۆ وڵاتە گەورەکان کە هەمیشە خۆی سەردانیە کردووە بینی وشمانە چۆن پێشوازیان لە سەرۆک مامجەلال کردووە هەمیشە هەوڵیاوە دەستی ئاشتی بۆ هەموو لایەنون بۆ هەموو وڵاتان درێژ بکات تاوەکو ئەم مافی کورد بەدەست بێنێت وە بتوانێت عێراقێکی هێمن دروستکە ئەمە تا چەند کەلێنێک بوو بۆ وڵاتانی دراوسێ و لە زاری سەرۆکەکانیشەوە کە چۆن باسی مامجەلالەکە بەتەشی کەلێنشی گەورە بوو مامجەلاوەکو خۆت ئاماژەت پێکرد ڕێز و تایمەندێشی بوو لای عەرەب لای کورد لای تورکمان لای هەموو کەسێک وشتانە مەسەر مامجەلال ئەو قیادانەی کە بڵێن هەمویانی ناسیوە و لە نزیکەوانێ بوون بە ئاشنای و دۆسایەتی پێیا کردووە هەمووی بە جوودی خۆی بووە مامجەلال تاریخی دروست کردو نەک تاریخ مامجەلالی دروست کرد بێ حافظ ئەسەد کە یەکێکە لە قادەکانی بەڕای من یەکێک لە قاقدەکانی عەرەبە کە مەکانەتێکی بۆ خۆی هین کرد بوو هەموو جارێک شتێکی لێ هین وایە مامجەلالی بان کرد و پرس و ڕای پێ کرد و 2 ساعت لەگەڵی دانیشت و خزیارچێشی زانی مامجەلال هەم لە بەرژەوەندی ملەتەکان ینی بڵین گەلی سووری هەم لە بەرژەوەندی گەلی عەرەب هەر لە بەرژەوەندی خۆی هینەکەت پرسی و ڕای پێکرد ئاسادات مەسەن بۆ نمونە یەکێ بوو لەوانەی دایمەن پرس و ڕای بە مامجەلالە کرد ئەمە جگە لە عەبدولناسر کە لە ساڵی 63 ئەوسا کە زۆر گەنج بوو کە وەفدەکە چوونە بەغدا بە ئەسەکان ئەوسا وتیان بۆ ئەوەی ئێمە بتوانین حکمی ذاتی یان مەسەلەی کوڕ حەلکەی نەبێ بچی بۆ وەرە لەگەڵ ئێمە وەرە بۆ لای عەبدولناسر بۆ ئەوە کێشەکە ئەو ئاشنا بێت و موافقەتی ئەوی ژۆرگرێ کە چوو مامجەلال توانی بە زیرەکی خۆی بە حکمەتی خۆی بەو من ینی بەو گەنجێ تێوانێ سرنجی عەبدولناسر هین کردوتی ئەم گەنجە کوردە چی ئەڵێ ئەوە ڕاستەکات لەوە بووە بە دۆستێکی دێرین وە هەموو ئەوانەی کە مامجەلال تەرحی کرد بۆ مەسەلەی کورد و بۆ مەسەلەی چۆن شوێنێتی چارەسەرکردنی کێشەکانی عێراق و بین عەرەب و کورد و هەموو شتەکانی کە عەبدولناسر تەبەنی کرد لەوێ چوو بۆ جەزایر لەوێ چوو بۆ ئەوروپا لەگەڵ هەموو سەرکردەک فەڵەستینیەکانە لەگەڵ جۆرج حەبەشە لەگەڵ نایب حەواتمەیە لەگەڵ عەرەفاتە دۆسایەتێکی زۆر قوڵی هەبوو یارمەتی زۆری داون
بە هەموو شێوەیەک لە نووسین یارمەتی داون لە پاری یارمەتی داون لە نازانچی یارمەتی داون ئەمە تەنها بە مام جەلالە کرد بە هیچ کەسێکیکە ناکرێت لەبەر ئەوانە مام جەلال لە هەر تەنها لە کورد و لە عێراقیەکان نەچوو مام جەلال لە کورد و عێراقیەکان و عەرەب و مەنتیقەکە چوو و هەروە لە دیبلۆماسیەتی دنیای چوو مەسەن بۆ نمونە مام جەلال هەر بەهێنی خۆی ئەمە عەلاقەمان لەگەڵ ئەمریکا زۆر تازە بوو لە 89 دەستی پێکرد لەو فترەکەمەیە توانی سەرنجی هەموو سەرکردەکانی هەر لە جۆرج دەبلیو بوو شەوانێ هەم لە کلینتۆنەوە هەم لە ئەلگۆرەوە هەم لە با بڵێن ئەو کیسنجەرەوە هەم لە رامسفێلدەوە هەم لە کۆڵن پاوەڵەوانە هەم لە هیلاری کلینتۆنەوە لەگەڵ هەموو ئەو قادانی لەو سەردەمەیە بوون باشترین علااقاتی دروست کرد بوو و ئەوەی کە پرۆسی ئازادی کە دروست بوو کە ئەمریکا گەشتە و قەنەعاتی کە ئەبێ سەدام لا بچێتوانە بەڕاستی بە جوودی مام جەلال بوو و هەروە ئینسان نابێ هەموو شتێک هەر بۆ خۆی هینکات لە ئەحمەد شەلەبیش بە ڕەحمەت بێ ئەوش دەورێکی ڕۆڵەشی گەورەی بینی لەوەیە کابراشی زۆر زیرەک بوو و ئەوژی کابراشی وەتەنی بوو بەداخەوە زوو ڕۆیشت ئەو شتانە مام جەلال لەبەرەوە لە چیسی دیبلۆماسیەتی عالەمی چووە لە چیسی کورد چووە لە کیسی عەرەب چووە لە کیسی هەموو میلەتانی ژێردەسە و چەساوت چووە لە چیسی هەموو سەیری کە مام جەلال ئەوە ئێمە زان یەکێ لە شێشەکانی ئێمە وەکو کورد جغرافیەکەمانە جیۆپۆلیتیکە جیۆسیاسیە کە لایەکمان ئێرانە لایەکمان تورکیا لایەکمان عێراقە لایەکمان نەزەم کوێ کە ئەمە زۆر زەحمەتە تەنها مام جەلال ئەو توانی ئەو هاوسەنگیە ڕابگرێ لە نیوان عێراق ئێران تورکیا هەموویە بە کەسی کە ناکرێت ئەو شتانە لەبەرەوە مام جەلال شخصێتێکی وا بوو عالەمی بوو وەکو عالەمی لەسەر ئاسی جیهانی بوو لەسەر ئاسی ناوچەیی بوو لەسەر ئاسی بابنی خۆماڵی بوو ینی کەسی وا نابێتەوانێ بەداخەوانێ بەو شێوەیە دکتۆر وەکو دوایین پرسیاری من ئەگەر وەکو دامەزراوەی جەلال تاڵەبانی ئێوە هەمیشە هەوڵێن کۆکراوەکان بەڵگەکان جارێکی تر کوی بکەنەوە ئەمە لە چاوپێکەوتنی کەشا منە پرسیارم لێکردی وتی ئێمە هەر بەردەوامین و هەڵفیشین ئێستا لەم ڕۆژەیە و کەیاتی کۆچی دوای سەرۆک مام جەلال هەوڵەکانی ئێمە زۆر بەردەوامە ئێستا بڵێ ئەتوانین وەکو بە ئینگلیزی پرۆگرس هەیە ینی پێشکەوتن هەیە لەوەیە ئێمە بەشێکمان هەیە بەشی ئەرشیفە تقریبان هەتا ئێستا بەلای کەمەوە 30,000 فۆتۆی مام جەلالمان کۆ کردوێتەوە گردەپی تۆکانمان کۆ کردوێتەوەوانێ هەرچی علاقی هەیە و من دڵنیام یانی زۆر گەشتبینم لەوەی کەەوە لە ماوەیەکی نزیکە ئەتوانیت ئەرشیفێکی زۆر گەورە دروستکەین و ئەو مەزارێکە بەتەمان دروستکەین کە هێشیشان بڵێن ناوەندی ئەرشیفە بێت ئەو ئەرشیفە لە بەردەستی جیلی ئێستا جیلی داهاتوەیە بۆی دیراساتی لەسەرکەن دکتۆرای لەسەرکەن ماسەری لەسەر وەرگن یان ئەو هەر تەنها هەر کورد ناگەنجەکانی کورد عرب هەموو کەسێکەوێ و هەروە ناوندێکی با بڵێن سەقافی ڕۆشن بێری بکەینەوانێک کە ئەوش بۆ وەکو تۆژینێکی ئەکادمی بێ خەڵکە توانێت بێ لەوێ لەسەر بیری مام جەلال لەسەر دیل و بۆچوونەکانی لەسەر موادی تر و ئەو شتانە بێن لەوێ بڵێن بە مەرکەزێکی بحوث بۆ ئەوەی هەم کورد ئیسفادەی لێ بکە هەم عرب ئیسفادەی لێ بکە هەم کەسانی کەتری لە ژیانیا ئیسفادەی لەکەین و طموحمان زۆرە بەڵام ئیشیەوێت بە هیوای بە جهودی هەموو لایەک ئەتوانین چونکە دامەزراوی مام جەلال تەنها هیچ کەس نییە یانی ئەو ئەندامانە نین کە ئیساچێ ئیش لە سەرۆکایەتی دامەزراوەکانی هەمومان پێویستە پشگیری بکەین هەمومان هەوڵ بدەین کە ئەو توراسێکی دەوڵەمەنی بێوینەی هەیە مام جەلال هەمووی کۆکەینەوانە ئیسفادەی لێ بکەین بۆ ئەم جیلەمان بۆ نەوەی داهاتوومان بۆ خەڵکانی تر لە دەرەوەی لە پارچەکانی تری کوردستانە دەستەکانە خۆش بێت دکتۆر دووبارە سپاس بۆ دەست خۆش بێت بەڵێ خۆشەویستان من ئێستا گەڕێمەوە بۆ لای بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم بۆ درێژەدان بە پرۆگرامەکە ئەوەی کە دکتۆر ئاماژەی پیا و لەگەڵ ئەوەی کە ئێستا ئێمە لە شاری بەغداین و کە ئامادەکاریەکان ئەکرێ بۆ ئەوەی کە مەراسیمەکە بەڕێوە بچێت و بێگومان هەموو ئەو کەسایەتیانەی کە لێرێن و هەموو باڵوێزەکان و هەموو کەسات سیاسەتمەدەرەکان و سەرۆک وەزیران و هەمویان لێرە ئامادە بن وەکو دکتۆر ئاماژەی پیا بۆی کە بتوان لە مەراسیمەکەی ئامادە بن منەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆی کە ئێوەش بتوانن زیاتر درێژە بە پرۆگرامە تایبەتەکە بن بە تایبەتی بۆی کە ئەمڕۆ یادی کۆچی زۆر باشە لەوێ ئامادابی دکتۆر باشە دەستە خۆش بۆی کەوەش درۆژە بە پرۆگرامەکەدا من بەیانیش بێکمان لە نەجاف هەمان بەڕاستیم بەڕێوا دەچێت منەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم سەحەر و ڕەوەند سوپاس بۆ هاوکارمان سەرکۆ و تەواوی هاوکارانمان لە شاری بەغداوە
بۆ گواستنەوەی زانیاریەکان سەبارەت بە ئەو مەراسیمەی ئەمڕۆ لە شاری بەغدا و لە ساژارەکانی دیکە لەسەر شەشەمین ساڵیادی ماڵ ئاوای سەرۆک مام جەلال بەڕێواچێت. لەگەڵتان بەردەوام بین لە سەر تەورەکەمان ئەگەڕێنەوە لە خاتو لەیلا دووبارە سڵاوت لێبێت. باس لە گرنگیدانی زیاتری سەرۆک مام جەلال دەکرێت بە بواری وەرزشی وەکو سەرجەم بوارەکانی دیکە وەکو سەردەمێکی زێڕین باس لە گرنگیدانی سەرۆک مام جەلال دەکرێت کە لەو سەردەمەدا هەر پرۆژەیەک لە خزمەت وەرزش و وەرزشکارانە بوو بێت لای مام جەلال ڕەتکردنەوەی نەبووە. ئەگەر بەڕێز زیاتر لەسەرەوە بۆمان باسکەیت. من وەکو باسم کرد لە پێشتریش هەر کاتێک چوبینە خزمەت هەواڵی بەڕێز مام جەلال بۆ زیاتر پشتیوانیمان بۆ بواری وەرزشەکەمان منیش ئەگەر بەشداریم کردبێ هەموو کاتێک قسەی خۆم هەم بۆی کە زیاتر پشتیوانمان بێ بۆ پێشخستنی کچان کە ئەوە ڕۆڵێکی سەرەکی هەبووتیایە. زۆر هەنگاوی ناوە لەوانە نۆزەنکردنەوە یاریگای سلەیمانی کە یاریگای سلەیمانی لە ساڵی 50کانەوە دروست کراوە بەردەوام پێویستی بە نۆزەنکردنەوە بوو لەبەرەوەی ساڵانە زەختێکی زۆری لەسەر بووە لە چالاکی قوتابخانەکان لە یاریەکان لەبەر ئەوە یەکەم کاری ئەو بوو کە هەوڵبان نۆزەنکردنەوەیکی جوان بۆ ئەو یاریگایە بکرێت کە ڕەمزێکە لە شاری سلەیمانیا و لە گەڕێکی چوارباخە بۆ جێبەجێی کردووە. جگەلەوە پشتیوانی یانەکان کە ئەو کاتە ئێمە یانەکانمان هەبوو وردە خۆی لە دوویانەوە زیایی کرد پشتیوانی یانەکانی کردووە لایانی مادی بۆی کە بتوانین ئێمە زیاتر باغ بە تیپەکان بین تیپی کوڕان و کچان و من کە ئاماژەم بە کردبێ بۆی کە هاوکارمان بێ بۆ تیپەکانی کچان یەکسەر داواکاریەکانمی قبول کردووە کە ئەوە جێگەی دڵخۆشی بۆ ینی هەموو کاتێک کە چالاکیەکمان کردبێ حەزم کردو ئەگەر سەرکەوتنمان بەدەست هێنابێ لە ڕێگەی برادەرەکانمانەوە کەسانی کە زیاتر لێوی نزیکن بگاتە لای هەواڵ مام جەلال بۆی بتوانێت پشتیوانی زیاترمان بکە بزانێ پشتیوانیەکانی ئەو چەند کاریگەری هەبووە کە متوانیمانە زیاتر پێش بکەوین. ئەوەی کە ئەم پشتیوانیانە بەم شێوەیە بوو تا چەند دوای کرد کە بەهرە وەرزشیەکان کە بەتایبەت لەناو کچانە بوو زیاتر بێنە گۆڕەپانەکەوە. بەڵێ ئێمە تیپی کچانمان پێش ڕاپەڕێنی سەر هەبووە لە هەموو بوارەکانە ئەتوانم بڵێم چونکە وەرزش یاریەک و دوان نییە کۆمەڵی چالاکیە لە ڕێیانەکانەوە بەشداری ئەکرا لەسەر ئاسی عێراق کە ئەو کاتە خۆکو باسم کرد لەگەڵ ترسەکەشا کچانی شاری سلەیمانی ڕۆڵێکی زۆر کاریگەریانە بۆ لەسەر ئاستی عێراق بۆ بەرزکردنەوەی ئاستی خۆیان لە بۆ شاری سلەیمانی و یانەکانیان. بەڵام کە ئێمە دوای ڕاپەڕین کەوتینە ئەوەی بکەوینەوەی کە وەرزش لە شاری سلەیمانی و لە کوردستانە بکەین ئەو ژمارەیە زیادی کرد ئەو ترسە لە دڵی کە سوکارە کەمتر بووەوە زیاتر پاڵپشتی کچەکانیانە کرد باسی کچانەکەم بۆی بێنە بواری وەرزشەوە چکە بەڕاستی دەرگاکان زیاتر کرابوو بە نمونە هەر بە پشتیوانی بەڕێزیان کە دوای دامەزرانی لیژنەی ئۆڵمپی کوردستانی بڕیارەرا کە یانەیەکی تایبەت بە کچان بکرێ یانەیەکی تایبەت بە کچان کە ئێستا لە شاری سلەیمانی خۆشبەختانە لە هەولێر و دهۆکی شەمانە ینی وەرشی ئەفرۆدێتە ینی ئەفرۆدێت کێی با بەڕێەوە کۆمەڵێک کادری وەرزشی کە لە کاتی خۆیان لە سەردەمی خۆیان هەمویان وەرزشکار بوون هەموو جێدەستیان دیار بووە سەرۆکی یانەکەمان کە کچێکی زۆر وەرزشکارە سازان خان ئەو کادرانی کە دەستەی کارگەڕین ئەوانش لەگەڵی هەمووی وەرزشکار بوون توانیویانە ئێستا پێگەیەکی باش لە شاری سلەیمانیا بۆ خۆیان جێگەی خۆیان بکەنەوە بەڵام ئەتوانم بڵێم ئەوە لە سەردەمی پێشووتر پێشوەفاتی هەواڵ مام جەلال بە یانەکانی کەشەوە زۆر بە دڵێکی فراوانە وەرزشمانە کرد چکە ئەمانزانی لە دوای هەر ئەنجامێک خەڵا دەکرین یانەوە تا پشتیوانیکی باشترەکرین بەس بەداخەوە من ئێستا لێرەوە یڵم کە بە نمونە ئەو یانە باشەمان هەیە و یانە جێگە دڵخۆشیەمان هەیە کە کۆمەڵێ کادری کچی یاریزانی کچی لە تەمەنەکان لە تەمەنی مناڵەوە تا گەورە کۆ کردوێتەوە بەداخەوە ئەو نە پشتیوانیەکانیان کەمە یاریزانەکانیان زۆربەی جار لیان دوورەکەونەوە ئەو ڕەنجی کە ئیان ئەو ماندووبوونی کە ئیکەن ئەیگەنە ئاستێک کە منافەسە ئەکا لەسەر ئاستی عێراق بێتە یەکەمی عێراق ئەگەر پشتیوانیان نەبووە هاتوۆتە خوارەوە کەمتری کردووە هەرچەنە ئەواندا نەبڕاون هەر هەوڵیان ناوە بەڵام ئەگەر ئێستا بەداخەوە هەواڵ مام جەلال بمایە منم ئەزانم کە ئاگای لە هەموو شتەکانە بچکە زۆر متابعەیە کرد و نەیە واسە بێتە خوارە پشتیوانیە کردی. بەڵێ خاتو لەیلا هەر سەبارەت بە گرنگیدانی زیاتری سەرۆک مام جەلال بە بواری وەرزشی و بە وەرزشکاران بەڕێستان چەند جارێک دیدارتان هەبووە لەگەڵ سەرۆک مام جەلالە کۆبوونەوەتان کردووە بۆ باشترکردنی دۆخی وەرزشەوانان چی یادەوەریەکت هەیە لەو دانیشتن و کۆبوونەوانەیە کە هەرگیز لەبیرت نەچێتەوە؟ ئێمە وەکو ئاماژەم پێیا کاکە گیان ئێمە چەند جار چوینێتە لای هەواڵی بەڕێز مام جەلال
لەگەڵ دەستی کارگەڕیانەکانە بوو بێ یان لیژنەی وەرزشی شاری سلەیمانی بوو بێ یانەوە تا لیژنەی ئۆلمپیک کوردستان کە دامەزرا من ئەندامێک بووم لەگەڵ یانە و لە یەکێتیکی وەرزشیە کارم کردو چوینەتە خزمەتە باڵمام جەلال کە دانیشتوین قسە بکەین ئیتر لەو شوێنی تایبەتی خۆی ویستمانە قسە بکەین توێتی لە خوشکە لەیلاوە گوێگرم من جارێ حەزەکەم بایەق بە کچان بە منیش طبعا ئامادەکاریم کردووە کە چی پێویستە بۆ ئەوی بکرێ بۆ کچان هەر شتێکم داوا کردبێ هەمووی لای نووسراوە و ڕەبزی نەکردو بۆی جێبەجێکردوین کە ئەو جێگەی دڵخۆشی بۆ بۆمان یعنی بەڕاستی دەستی نەناوە بەڕوومانەوە لەبەر ئەوە توانیومانە ئێمە ئەگەر لە ئاستی یان نابوو بێ ئەگەر لە ئاستی کوردستانە بوو بێ ئەو هەنگاوی کە ویستمانە بینین بە پشتیوانیکەی ئەو جێبەجێمان کردبێ زۆر لەیلا خان مام جەلال ئەیوت کە ئەگەر غەدرتان لێکرا من پارێزەرتان دەبم و مافەکەتان وەرئەگرمەوە بەڕاستی بوونی کەسێکی لەم جۆرە تا چەند ئەم هەستەی ئەدا بە وەرزشکارەکان بە ڕاهێنەرەکانیان بە کەسانێکی خەمخۆر وەکو جەنابەت لە بوارەکەیە کە هەست بکەن شاخێک لە پشتیانە ئەگەر بربەست ئەبوو گویان بە بربەستەکان نادا ئەڕۆشتن بێگومان ئێمە خۆتانەزانن لە وڵاتی ئێمە لەم ژینگەی کە ئێمە تیاژین بربەست زۆرە بێ بە تایبەتی وەرزش هێشتا کەسانێکن وازانن وەرزش زۆر ضرور نییە زۆر پێویست نییە کچ نابێ من ئەوەی کە زیاتر ئاماژەی پێم بۆ کچان کچ ئەگەر ئاستی خوێندنی زۆر باش وێ گونا حەبچێتە بواری وەرزشەوە ئەگەر چالاکی هەبوو بێ لە یانەکانە لەسەر ئاستی کوردستانە لەسەر ئاستی شاری سلەیمانیە ئەگەر کەسانێک پشتیوانیان نەکردبێنتی دەنگی خۆمان گەیان بێتە هەواڵ مام جەلال هەستمان کردووە کە شاخێک لە پشتمانە بەڕاستی هەستمان کردووە کە دەنگەکەمانەگاتە لای و بە زایعیش ناڕوە پشتیوانیەکەمان جێبەجێ بێ لەبەرەوە من یعنی بەڕاستی نمونەم زۆر لایە کە چوینەتە لای هەواڵی بەڕێز مام جەلال جارێکیان بەس تەنها لەگەڵ کادری کچاناکەوە بۆ گوێی لە یەک بە یەکمان گرت هەر کادرێکی کچان کە وەرزشکاری کۆنی شاری سلەیمانی بوون وەرزشکاری کۆنی عێراق بوون لەسەر ئاستی عێراق کە دەوریان هەبوو ڕۆڵیان هەبووە گوێی لە هەمومان گرتووە گوێی لە داواکاری گوێی لێ گرتوین چیمان کردو گوێی لێ گرتوین چی بکەین بۆ زیاتر بۆ پشتیوانی بۆ پێشخستە کێشەیەک ئیتر وا بووە کە بە خۆتان چارەسەر نەکراوە تەنها هیوا مام جەلال بووە لەگەڵ بەڕێزیان ڕاوێشتان کردووە بەڕێزیان چارەسەری کردوێ بڵێ زۆر نمونەیەکی بڵێ بە نمونە ئێمە پاڵەوانێتیمان هەبوو ئەمانویست بەشداری بکەین بەڵام وەکو باسم کرد هەموو شتێ بە پشتیوانی بێتگە لە معنەوی مادیشە نەمانتوانی ئەوە بکەین لە سەردەمێکە کە سەرەتای دوای ڕاپەڕین بووە ئەو لایەنە زۆر کەم بووە نەمانتوانی و یانەکان دامیان کەم بووە پشتیوانیان کەم بووە من کادرێکی چەند ساڵی ینی وەرشی سیروان بووم و هەموو تیپەکانی کچانمان هەبووە کە بە تایبەتی چوومە لای جارێکیان کە ئەمانەوێ بەشداری بکەین تیپەکانمان هەیە ئامادەیە و تمۆحی ئەوشوانەیە ئەنجامیش بەدەسێنین و فعلا بەدەستشوانێناوە پێویستمان بە هاوکاری بەڕێستانە یعنی کەسێکی کە نەبوو ڕووی لێ بنین بەڵام هەواڵی بەڕێز مام جەلال هەبووە و توێتی چیتان پێویستە ئەو جارەیان بە تایبەتی چیت پێویستە بۆ جێبەجێیەکەم ئەوە گەورەترین پاڵپشتی بۆ بە ئێمە بۆ من بە تایبەتی بۆ تیپەکانم لە یانەی وەرشی سیروانە کە توانیم بە سەربەرزانە بچم بەشداری پاڵەوانیتەکان بکەم و ئەنجامی پەرچاویش بەدەست بێنم ئەوانە قەت لە یاد ناکری بەڵام بەداخەوە ئێستا ئەو تیپانە بڵاو بوونەوە ئەوانە نەمان لەبەرەوەی پشتیوانیەکە نەما بەڵێ قاتوو لەیلا ئەتوانین بڵین وەکو باسمان کرد کە سەردەمی سەرۆک مام جەلال بۆ بواری وەرزشی سەردەمێکی زێڕین بووە ئەکرێت بڵین لە دوای سەرۆک مام جەلالەوە بواری وەرزشی بەچەق بەستووی ماوەتەوە و هەنگاوێکی جدی نەنراوە بۆ باشتر خزمەتکردن بە وەرزش و وەرزشکاران من ئەتوانم بڵێم تقریبا وایە بۆ ئەو کادرانی کە ئێستا خزمەتی وەرزشەکەن من خۆم ئێستا لەسەر ئاستی کوردستانە بەداخەوە لێرە پۆستم نییە لەبەرەوەی زۆرمان هەوڵڵا چەند کادرێکی وەرزشی بووین ئێمە کچان بە تایبەتی ژمارەیەکی دیار بووین خزمەتمان کردو لە وەرزش ئێمە خۆبەخشانە کارمان کردو وەکم هەواڵ مام جەلال ئاماژەی پێشمەرگە ئاسایانە کارمان کردو بۆ مەسلحەتی خۆمان نەمان کرد بۆی زیاتر بواری وا بڕەخسێنین کچان بەرینە پێشەوە ئێستا من لەسەر ئاستی عێراق ئەتوانم بڵێم ڕۆڵێکم هەیە کە بتوانم بایەق بە وەرزشی ئێمە بە ناوی عێراقەوەی کەین بەس حەزەکەم هەموو کات بایەق بە کوردستانە کەشم بم بایەق بە شاری سلەیمانی بم چکە بەڕاستی ئەو کادرانی ئێمە هەمانە لە بواری وەرزشە ئەو وەرزشکارە بەهێزانی کە ئێمە هەمانە لە هەموو عێراقانیە
ئێستاش بە ئێستاوە هەموو عێراق چاوی لەوەیە کە باڵەوانیت هێگەکرێت لەسەر ئاسی عێراق لەسەر ئاسی وڵاتانی عەربی کە من ئەچم بەشدارە بم لەگەڵیان وە لە ئاسی وڵاتانی ڕۆژئاوای ئاسیا کە ئێمە ئێستا زیاتر گەیشتوینەتەوە ئاستە پشت دەبەستن بە کوردستان و بە سلەیمانی چکە وەرزشکارەکانمان لێرەیە لەبەرەوە ئەگەر زیاتر دەعمی عێراقمان نەبێ ئەو کادرانی کە لێرە وەرزشە بن بەڕێوە حەز ئەکەن خزمەتکەن بەڵام پشتیوانیمان لێ لەبەرەوە توانم بڵێم لە زۆر شوێنە بە تەقوە بەستوی ماوەتەوە بەداخەوە لەیلا خان وەکو حەز بۆ وەرزش لەوتەکانی مام جەلال تا چەند هەستانە کرد کە بۆ خۆشی حەزی لە وەرزش تا چەند زانیاری لەسەر وەرزشکارەکان لەسەر وەرزشە جۆرە جۆرەکان هەبوو ناوی وەرزشەکانی بەگشتی نەئەزانی بەڵام زیاتر باسی مەسەلەن تۆپی سەرمێزی بۆ کردینەوەی من شارەزایم لەوە هەیە یعنی زۆری پێخۆش بوو کە دائەنیشت یەکسەر یەکەم باسی بەوە باسیە کردەوەی کەوی پێم خۆم زیاتر باسی تۆپی سەرمێزیە کرد کە ئەوە ئێمە بڵێن ئێستا بەڕێز کاک دکتۆر هەردە سەرۆکی یەکێتێکی هەموو دانیشتین لەگەڵ یا ئەکەوتە گفتوگۆ لەگەڵ یا باسی ئەو یاریە کرد ئەنجا ئەیویست زانیاری هەبوو لەسەر وڵاتان کە چەند پێشکەوتن بۆ وەرزش بەڵام لەگەڵ ئێمە کە گفتوگۆمانە کرد بۆمان بازە کرد کە بواری بالە هەیە باسکە هەیە تۆپی دەست هەیە یاریەکانی کە گۆڕەپان و مەدان هەیە کە پێڵێن بووکی یاریەکانی هەموو یاریەکان کە کوێکاتەوە وەری ئەگەر زانیاری وە زانیاریشی ئەم جارەکە چوینە لای مەسەلەن کۆمەڵی زانیاری دووبارەکە چینەوە کۆمەڵی زانیاری کەی پێ بوو چکە لەبەرەوەی بە دوواداچوونیە کرد پرسیاریەکە لەبەرەوە ئێمە زۆر دڵخۆشە بووین کە پیاوێک لەو پۆستەیە لەو گەورەیە بێتگە لە سەرقاڵیەکانی زانیاری تازەیە بە ئێمە لەسەر وەرزش ئەوە نیشانەی ئەو بوو کە حەزیە کرد کە زانیاری وەرگری معلومات وەرگریە کە دنیایەک چەند پێشکەوتە بەهۆی وەرزشەوە بێتگەلەوەی کە لەگەڵ ئێمە شاگفتوگۆیە کرد و زیاتر باسی یاریەکانیە کرد بەڵێ قات و لەیلا لە کۆتاییە چی دەڵێت سەبارەت بە ناو پێگەی سەرۆک مام جەلال لە بواری وەرزشیەوە خزمەت بە وەرزش بە وەرزشکاران و مانەوەی ناوبانگی سەرۆک مام جەلال بۆ هەتایە لە ذهنی وەرزشکارانە وەڵاهی نازانم یعنی وتەیەک هەبێ باسی گەورەی ئەو بەڕێزە بکە ئەو پیاوە گەورەی بکە کە لای ئێمە ئێستاش کە لە هەندێک کاتەکە ئەمانەوێت شتێ بکەین بەڵام ڕێگریە کەیە کە ناتوانین بەڵام ئەڵێم بەداخەوە ئەگەر ئێمە ئەو سەرکردەیمان مایە ئەمانتوانی زۆر بە ئاسانی ئەو هەنگاوانە بنین هەنگاوەکانی ئێمە بۆ پێشخستنی وەرزشە بۆ زیاتر دەرخستنی کچانمانە کە من ئێستا ئەمەوێ بیکەم یادی ئەو پیاوە قەت لە بیر ناکرێ لە هەموو دانیشتێکمانە لە وەرشە کە ئەمانەوە کاری بکەین بە نمونە باسیەکەین چکە پشتیوانی کردوین لە هەموو ڕێیەکەوە من هیوادارم بە تایبەتی ئەمڕۆ ڕۆژانی داهاتوو یعنی ئەو شتانی ئەو مەجالانی کە ئەو یارمەتیین بتوانین لەم ڕۆژە یادی بکەینەوە بە چالاکی وەرزشی بە چالاکی وەرزشی لەسەر ئاستی نەک سلەیمانی و کوردستان لەسەر ئاستی عێراق چکە زۆر پشتیوانی کردین زۆر لە پشتمان بوو هیوادارم کادرەکانی ئێستەی کە باڵا دەستن بتوانن نیوەی جێگا دەستی مام جەلالمان بۆ پڕکەنەوە ئێمە هەوڵەین ئێمە کۆشەکەین بۆی زیاتر بەرەو پێشەوە بچین بەڵام ئەگەر ئەوان پشتیوانمان بن جێگدەستی مام جەلالی هەرگیز ون نابێ جارێکی کە سڵاو لە ڕۆحی پاکی ڕۆحی شاد بێ هەمومان سەری ڕێز هەموو کاتێ بۆ بەرزی ئەو پیاوە دانەوێنی زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوەش